ئەی ئەشتی بەینی من و تۆ باگشت دنیا بزانێ ئەشتی بەینی من و تۆ باگشت دنیا بزانێ بیانەوێ لێکمان کەن هەموو دنیا ناتوانێ ئەی بڕۆ بە باوکت بڵێ ئەو لە ئیشت ئەزانێ بڕۆ بە باوکت بڵێ ئەو لە ئیشت ئەزانێ ئەی بڕۆ بە باوکت بڵێ ئەو نەزانێ ڕێگایەکمان بۆ دانێ یاخود تۆ بداتە من ئیمڕۆکە لە ژیانێ یاخود تۆ بداتە من وەڵاهی لە ژیانێ لە ژیاندا ئەژێنم لە ژیانێ ئەژێنم هیچ کەس زاوا نەتوانێ هیچ ژیانێ ئەژێنم هیچ کەس زاوا نەتوانێ وایە تۆ ناداتە من وایە تۆ ناداتە من کرد و ماشت تاوانێ تاوانی من ئەوەیە تاوانی من ئەوەیە دڵ بەبێ تۆ ناتوانێ تاوانی من ئەوەیە دڵ بەبێ تۆ ناتوانێ بڕۆ بە باوکت بڵێ گورە عەلی بێ من ناتوانێ عەلی بێ من ناتوانێ داي مالكم خانوية جانكم مگر مردم تخدا عمد وصيت بي زوزو ورا سرگورم با جملة طبي بيت بي زوزو ورا سرگورم با جملة طبي بيت بي اگر دستی بو مكتب دلم خوا قايلت بي كل عمي رحيم دانشتو قنبال بزوزور ماتا عمي رحيم دانشتو قنبال بزوزور ماتا تاكنالي لشيا روحي بقربان دكم هتاكو دست بيرسين خومي بقربان دكم او نرقتوها تاكتو يش ما بيبزاني